ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوزداڵکەم شەوی پانۆراما بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە تەوەری ئەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر بایکۆتی کەرتی تەندروستی و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان لە ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە سەرانسەری جیهانیشدا بە شێوەیەکی خێرا تەشە ناکات و ڕێژەی توشبوانی زیاد دەکات و هەروەها ڕێژەی مردنیش لە زیادبووندایە لە هەرێمی کوردستان. ئەوەی کە گرنگە لێرەدا کەرتی تەندروستی لە بەرەی پێشەوەی جەنگەکەن. پزیشک و کارمەندانی تەندروستی توانیان لە ماوەی ڕابردوو و لە ئێستاشدا ململانەیەشی باش بکەن و شەڕێکی باش بکەن لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی خێرای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا. کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بەو ئیمکانیەتی کە لە بەردەستایەتی توانی بەرەنگاری ڤایرۆسی کۆرۆنا بێتەوە، بەڵام ئەوەی کە ئێستا گرفتێکی گەورەی بۆ پزیشک و کارمەندانی تەندروستی دروست کردووە بۆ سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دروست کردووە نەبوونی موچە یاخود دواکەوتنی موچە یا وەرگرتنی یەک موچە تەنها لەم ساڵدا. لە ئێستادا بایکۆتی کەرتی تەندروستی هەیە بە تایبەتی لە شاری سلەیمانی و لە شارەکانی دیکە تا ئێستا کەرتی تەندروستی وەکو خۆیان کار دەکەن. ئەوەی ئەمڕۆ بینیمان لە زۆربەی شوێنەستیارەکانی شاری سلەیمانی کارمەندانی کەرتی تەندروستی هاتبوونە دەرەوە لە شوێنی کارەکانیاندا. گرنگە چی بکرێ بۆەوەی کە کارمەند و پزیشکی کەرتی تەندروستی لە ئێستادا خزمەتیان کرێ و موچەکانیان لە کاتی خۆیاندا بدرێتێ بۆی کەوان بتوانن گرفتی تەندروستی هاوڵاتیان و ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا بە شێوەیەکی باش سەربخەن. کاتێک کە کەرتی تەندروستی مان دەگرێ و بایکۆتی کارەکەی خۆیەکە، هاوڵاتی لێرەدا تاوانی چییە؟ هاوڵاتیە کە سەرەی نەشتەرگەریەتی، هاوڵاتیە کە سەرەی منداڵبوونێتی، هاوڵاتیە کە پێویستی بەوەیە لە ڕووداوێکی هاتوچۆدا یاخود لە ڕووداوێکی دڵتەزیێندا پێویستی بەوەیە لە شوێنێک لە جێگە فریاکەوتنەکانی تەندروستی فریای بکەون نییە و ناتوانێت ئەمە بەردەست بخات. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵێک بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە ئێستا دکتۆر سەنگەر سەرچڵجەلات سەرۆکی سەندیکای پزیشکانی ددان لەگەڵمە لە ستۆدیۆ بەخێربێت. دکتۆر سپاس دەکەین کە ئامادەی. هەروە بڕیارە کە جەبار محەممەدەمین نەقیبی سەندیکای بایۆلۆژیش بێتە ستۆدیۆ پاشکەمێکی دیکە ماڵام لەگەڵ دکتۆر سەنگەر بەردەوامە بین لەسەر گفتوگۆ. دکتۆر لێسادا وەکو ئاماژەم پێدا ینی ئێوەی پزیشکانی کەرتی تەندروستی و کارمەندانی کەرتی تەندروستی بایکۆتی ئیشوکاری خۆتان کردووە بە گشتی ینی ئەم بایکۆتە سەرجەم ناوەندەکانی تەندروستی گرتوۆتەوە بە کۆرۆنا شۆ یاخود نەخێر هەندێکی بەدەرە لەمە. زۆر سپاسانەکەم بەڕێزت ئاماژەیەکی باشت کرد بە ڕۆڵی کەرتی تەندروستی و لە پزیشک و کارمەند و هەموو ئەو توێژانەی کە لە بوار و ناوەندی تەندروستیە کار دەکەن. ئەمڕۆ ئێمە پاژەوەی کە لە سیانزەی مانگ هەموو سەرجەم سندیکا و ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی بەیاننامەیەکمان بڵاو کردووە 48 کاژمێرماندا بە حکوومەت کە موچەی فەرمانبەران لە کەرتی تەندروستی خەرج بکات بە تایبەتی لە بارودۆخی ئێستا جەنابەت باست کرد و ئاماژت پێدا کە لە سەنگەری پێشەون بۆ ڕوبەڕووبوونەی پەتای کۆرۆنا ناکرێت کەم موچەیان نەبێت و هاوکاری ئەبێ بکرێت و جەنابیشت زۆرێک لە ڕاستەکانت باس کرد کەەوە مانگی شەشە و تەنهایەک موچە درراوە لە ساڵی 2020. ئەمڕۆ لە دوای ئەو تاوابوونی ئەو 48 کاژمێرە دیسانەوە سەرجەم ڕێکخرا و سندیکاکان کۆبوونی خۆمانمان کردووە لە پرس کۆنفرانسەکان ڕامانگەیان کە بە بەیاننامەیەکی هاوبەش کە بایکۆتی سەرتاسەی ڕابگەن جگەل لە شوێنە هەستیارەکان وەکو فریاکەوتن و نەخۆشخانەکانی چارەسەری کۆرۆنا. ئەمانەیانی داوامتیایە ئەمانە داوامی تیا هەیە، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بینیمان لە دوانیوەڕۆ یاخود لە کاتی نیوەڕۆە هەندێک شوێن لە بەدەر لە دەسەڵات و ئیرادەی سندیکا و داخوازی سندیکاکانی خۆیان خۆڕسکانە جێگەکانیان بەجێ هێشت و بەداخەوێکێک لەوانە کە 122 فریاکەوتن زۆر گرنگ بوو. بەڵێ لەبەرەوە ئومێ دەکەین کە بە زووی حکوومەت بێتە سەرخەت و موچە دابین بکات چونکە بەبێ بژێوی و دەستەبەرکردنی سەرچاوی دارایی بۆ پزیشکان و کارمەندانمان ئەستەمە پزیشکەکە بگاتە شوێنی کاری خۆی خۆ ئەگەر ئۆتۆمبیلی خۆی هەبێ ناتوانێت سوتەمەنی بکڕێ بۆ ئۆتۆمبیلەکەی خۆ ئەگەر بە هۆکاری گواستنەوە بە تەکسی و بە پاس هاتو چۆ بکات دیسان و پارەی پێێنێ جگەل لە بژێوی ژیانی خۆی و کە بەڕاستی ئەگەر بیان بینە ناو نەخۆشخانەکە
جێگەی ستایشن ڕۆڵێکی جوامێرانە ئەبینن بە ئەرکی خۆیان هەڵ ئەستن و لە هەموو دقەیەکە ئەوانە ڕوبەڕووی مەرگ و دووچاری نەخۆشی و توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کە جەناتان ئەزانن کە مەترسی مردنی تێدا هەیە ڕاست تاکوی ئێستش ئەگەر لە ئاگادار بن لە پزیشکان و لە کارمەندانی تەندروستی ئەمڕۆ آخر ئیحسایەمان کە وەرگرتووە تاوان لە سەرجەم پزیشکەکانی تایە لە پسپۆڕێ جیاوازەکان مەسەڵەن لە پزیشکی گشتی با بڵێن ددان کارمەندی تەندروستی هەموو ئەوانی تر 1994 لەم بەڕێزانە تووشی نەخۆشی ونتیاتی بەڕێوەبەری نەخۆشخانەیە توش بووە و هەمووشمان ئاگامان لێتی چۆنەوە داتا و ئامار و ناو هەموو شتێکمان لەلا پارێزرا و هەیە و وجودی هەیە ئەمە بەس لە شاری سلێمانی بەڵێن با سلێمانێکی زۆر باشە ئێستا ینی بایکۆت کراوە بەڵام تاوەکو ئەم ساتی کە من و جەنابەت گفتوگۆکەین حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و دەستگا پەیوەندیدارەکان ینی هاتوونەتە سەرخەت لەگەڵتانە بۆی کە ئەم گرفتە چارەسەر بکەن هەر هیچ نەبێت ینی بەیانی یاخود چەند ڕۆژی داهات و موچەی کەتی تەندروستی دابەش بکرێت تەنها دەنگۆ هەیە بەڵام وەکو ئەوەی کە حکوومەت وەڵامی سندیکاکانی دابێتەوە بە فەرمی بڵێ من بچنەوە سەر شوێنەکانی خۆتان دەوام وەکو خۆی بەردەوام بێ و ئێمە ئومێدەکەین یا مەسەن وعد ئەین لە کاتی خۆیان مەسەن لەوەندەی مانگە یا چەند ڕۆژێکی کە موچە ینی هیچ دروستکایەکی هیوانیە هیچ ئەمەلێک نییە بۆ ئەوی کە موچە هەبێ یان نەبێ بۆیە لەبەر ئەوە وەکو باسم کرد هەندێک جار هەیە لە دەرەوەی دەسەڵاتی ئێمە کە خۆت جەنابتان نەزان کاری ڕێکخراوی و سندیکایی ئەوەیە من دیفاع لە توێژەکەی خۆم بکەم لەگەڵ حکوومەت قسەی بۆ بکەم بەیاننامە دەربکەم گفتوگەیان لەگەڵا بکەم فشار بکەین چکە من ناکرێ من لەلایەکەوە هەموو کارێک ئەرک و مافە تۆ ئەرکەکەی پێ ئەسپێریە بێ مافەکەشی بدەیت بەدڵنیایی لەبەرەوە نەخێر بەداخەوە هیچ قسەیەکیان لەگەڵانە کردوین و ئومێد دەکەین لەم ڕۆ بەدواوە کە ئیتر بێنە سەرخەت و لێدوانی خۆیان بدەن و کە دڵخۆشیەک دروستکەن بۆ چکە بە نەتیجە هاوڵاتی زەرمەند دەبێت و پزیشک و کارمەندانی تەندروستیش بەشێکن لەم کۆمەلگا لەو هاوڵاتیانە کە سوکاری ئێمن براو خوشتی ئێمن وەکو باسم کرد ئەگەر تۆ بژێوی دابینەکی یاخود پارێکی لە گیرفانە بوویت نایانی کەم بچێتە سەر داوامەکەی و بگەڕێتەوە خۆ ئەو ئیشەکەی پیشەیەکی خزمەت گوزاریە و ئەشی بینن لە ئێستا کە چۆن پزیشکان و کارمەندانی تەندروستی چۆن ڕوبەڕووبوونەوەی لە ڕوبەڕووبوونەوەی لەم دۆخی ئێستا بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا وەستا و شەو ڕۆژان خسۆتە سەریە ڕاستە چکە بینین یعنی بەڕاستی ماندوونە ناسانە ینی ژیانی خۆیان و ژیانی خۆیان خسۆتە مەترسیەوە ینی بە چەندین سعات وەکو ینی باز دەکرێت لە میدیاکانەوە و چاوپێکەوتنیان لەگەڵەکرێ ئەم جلوبەرگە تایبەتیان لەبەرایە بۆی کە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بنەوە و ئەم پۆشاکە ینی بەڕاستی چکە خۆ دەزانی دکتۆر ئێستا دەرەجەی حرارەت ینی بەرزە و گەرما هاتۆتە پێشەوە ینی ئەمان بەرگی ئەم هەموو قورساییە و ئەم هەموو مەترسیە و ئەم هەموو ینی ئەرکەی کە لەسەر شانیانە بەرامبەر بە هاوڵاتی و بەرامبەر بە نەخۆش دەیگرن کە چێوتە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بەم شێوەیە لەسەر هێڵە لەگەڵیانە منەبێ ینی ئەوە پرسم ئەگەر گریمان ینی موچەیەکیش درا بە کەرتی تەندروستی بە کارمەند و پزیشکانی تەندروستی ئەوان بایکۆت ئەشکێنن یاخود نەخێر هەر بەردەوامە بن والله ئێمە ئومێد دەکەین ئێمەشکە دەنگۆیشی وها هەیەشتیشی وا باسەکەن هەموو جارێک ئێمە بەسەر سندیکاکان بینە سەرخەت بە توێژەکەی خۆمان بڵین وەرنەدەرەوە بۆ نمونە یاخود هەندێکیان خۆڕسکانە خۆیان بێن لە بەرامبەر پێنەدانی موچە هەموو ئەمانە خراپن حەقا 30 ڕۆژ جارێک بووی ئەم سێناریۆ هەموو جارێک دووبارە نەبێتەوە ئەرکێکت پێسپاردووە لە بەرامبەرەوە مافەکەی بەرەو پێکە ئێستا باسم کرد دیسانەوە موچەیەکی کە بدرێتەوە کە دەنگ و باس هەیە ئەمڕۆ گوایە لە هەفتەی داهاتوو دەست پێ بکات بەڵام ئەمە هیچ سەرچاوێکی فەرمی بە ئێمە تەنها وتی و دەنگۆیە کە باس ئەکرێت دیسانەوە معاشی ئەمە دووەم با بڵین ئەدرێت گریمان وا ئابێت کە هێشتا هیچ ئەمەلێک نییە بەڵام ئەگەر هاتوو معاشی دوای ئەوە ناتەوە دیسانەوە بێنەوە دەرێت ینی ئەمە خراپە ئەم شێوازە مامەڵەکردنەوە و خەمساردەی حکوومەت بەرامبەر بە کەرتی تەندروستی باشانی دکتۆر ڕێگە چارە چیە بۆ ئەمە خۆ ئێمێستا ینی وەکو هەموو لایەکمانە زانین ڤایرۆسی کۆرۆنا تەنگی بە زۆربەی وڵاتان هەڵچنی و بە تایبەتی ینی وڵاتە زلیێزەکان ئەو تا بەرگەی ناگرن ینی چۆن ڵێ هاواریان لێ بەرزبووەوە هەرێمی وەکو ئێمە کە سەر بە عێراقین و زۆربەی ڕێکخراوە تەندروستی جیهانیەکانی شاوکاریمانەکەن
ئەو تا بەم شێوەیەوە ئاستی خزمەتگوزاریەکان ڕاستە باشە، بەڵام ینی تۆ خزمەت نەکردنی کارمەندان و پزیشکانی کەرتەکە ئێخۆ ئێمە شەلەلی گەورە دروستەکات لە بواری تەندروستیدا. ئەی دەبێت چۆنم کێشێت چارەسەر بکرێت، هەر ئەوەیە کە جەناب دەڵێ ینی موچەکە بەردەوام بێ 30 ڕۆژارێ ئێخۆ وادیش درا 30 ڕۆژارەکەش بەردەوام بەڵام بەداخەوە ئەی کەواتە ڕێگەچاری دیکە چییە بەڕاستی بۆ ڕێگەچاری نییە. تۆ سەرچاوی بۆ نمونە ئەگەر حساب بکەین من لەوانەیە ئیمکانێتێکی ترم هەبێ بەدەر لە ئیشەکەی خۆم بەدڵێ هەڵبەت سیستەمی تەندروستی خۆی وایە ئەو پزیشکە کە تەخەڕوجەکە ئەبێ دابمەزرێ کە دا ئەمەزرە چێتە سیستەمێکی مەشق پێکردنەوە کە پێی ئەوترێ ئیقامە و تەدەڕوج. دواتر با بڵین دەزەکەی بە وەرگرتنی پسپۆڕی لە بوارێکە. ئێمە جارێ لە پێشەوە کە قەیرانی دارایی کە دروست بوو یەکەم شت هاتین بۆ ئەوەی کە موچەمان پاشەکەوت کرد دوای ماوەیەک دوای هاتین تەعیناتمان نەکرد کە لە هەموو ساڵانێکە ئێمە چەندین میلاکی بەتاڵمان هەیە لە ناو تەندروستی لە عینە قسمان هەیە لە کادرا بە تایبەتی لە کارمەندانی تەندروستیم بە شێوەیەکی گشتی لەسەر هەمووی قساکەم. هاتی لە ڕێگەوە بە بۆنی قەیرانی دارایی سیستەمی تەندروستەکەت ئیفلیج کرد بۆ لەبەرەوەی ئەم پزیشکی کە پزیشکی مەشقکارە تازە تەعین بووە ئەبێ پزیشکێکی کە لە شوێنی تەعین ببێ بۆ مەشقکارەکە ببێتە پلەبەند و بەو شێوەیە هەتا سیستەمەکە ئەبڕێ. اینجا دوای ئەوە ئەتوانێ مەسەلەن بۆ نمونە من زیاتر لەسەر سندیکاکەی خۆم ئەتوانم قسەکەم چونکە بەگشتی وەکوویەکە بەگشتی بەڵێ بەگشتی وەکوویەکە بەڵام هەندێک گۆڕانکاری ورد و پچکۆل و بەسیت هەیە لەوانە بەڵام بە شێوەی گستێچکەش ئیش و کاری ئێمە سیستەمی تەندروستی هەر عێراقەک پەیڕەوەکرێ. دواتر ئەتوانێت عیادەی خۆی دابنێ. بۆ نمونەم بۆیە ئەو شەرحەم بۆ کردی من لە تەمەنی ئێستامە کلینیکی تایبەتی خۆمم هەیە ڕاستەکە ئیشم کەم بۆ تۆ لەبەرەوەی جەنابەت کە ئەگەر فەرمانبەرێکی دەوڵەت بی معاشت وەرنەگرتووە نای بۆ عیادەکەی من دەمودانت چاپ ڕاستە تاخیریەکەم بۆ یا تاخیریەکی یا مەسەلەن لە کوی ئەو هەموو گرفتانی کە هەتە لە دەمودانتا ئەوەی کە دەستی بۆ ئەبێ ئەوەی کە هیلاشی کردیڵی بەس ئەوانم بەدڵنیایە پاش پارێک ئەبێ پاشەکەوت بکرێ بۆ ئەوەی تۆ لە ماڵەکە تا هەبێت لەبەرەوەی تۆ خەرجی ترت هەیە ماڵ و مناڵت هەیە و ئیلا ئاخری. بۆیە پزیشکەکانی ئێستامان نەگەشتمەوە قۆناغی کە عیادەی خۆیانان هەبوو و پێشتریش هاوڕەکانیان وەکو پێویست تەعین نەبوون ڕاست و فەراغێکی زۆر هەیە لێرەیە. بۆیە ئەم سیلسیلێ هەمی بە دوای یەکا بوون هیچ نەتەعینات هەبووە نە ئەو برادرانەش کە توانیوانە پلەکان ببڕن و تا بگەنە قۆناغی ئەوەی کە عیادەی خۆیان تاکو و با بڵین باکیان بە حکوومەت نەمێنێ لایانی کەم ئەگەر حکوومەت کە حەقی خۆشەیەتی ئەبێ ئەو موچەیە بدات کە تۆ سیستەمی تەندروستەکەی خۆت وایە لە هەندێک وڵاتانە کە تۆ تەخەڕوج ئەەکەی ئەڵێ وەرە لە کەرتی تەندروستی ئیشەکەی حکومی یاخود لە تایبەت خۆت ئەچی کلینیک یا لە نەخۆشخانەیەکی تایبەت بەڵام لای ئێمە ئەوە نییە لای ئێمەوانێ لای ئەمە ئەبێ مەشق بکەی لە نەخۆشخانەکانی حکوومەت دواتر کە ئەو قۆناغانت بڕی مافی ئەوە هەبێت پوختەی ڕاژەکەت بەریتە سندیکاکەی خۆت و داوایکردنەوەی کلینیکی بە مەرج و یاساکان و ڕێنمایەکانی سندیکا. یعنی سەیری کە چۆن قەیرانێکی دارایی سیستەمێکی تەندروستی ئیفلیج کردووە کە ناتوانێت لەم لاوە ینی دەست بە چەند جارێک زەرەرەکە دراوە لە کەرتی تەندروستی هەم لە پزیشکان بە دیاری کرا بە دڵنیاییەوە زۆر باشە. کاتێک کە کەرتی تەندروستی ینی تووشی شەلە لە بێت ینی بەڕاستی وکو ئاماژەمان پێداوەکو جەنابی شەتیشک خسەرە خەتەرە ینی ئەو مەترسیەکە بۆ سەر هەموو ناوچەکەەوە بۆ سەر شارەکەەوە بۆ سەر هاوڵاتیانی بۆ نمونێ سێمە پارێزگای سلێمانی باسکەین ینی ئەمڕۆ ئەگەر کەسێک ینی تووشی ڕووداوێک بوو بێت نەتوانراوە چارەسەر بکرێت ئەگەر وەکو پێشتر ئاماژەم پێدا ژنێک دووجان بوو بێت نەیتوانیەوە ینی بچێتە نەخۆشخانی مناڵبوون ینی کارەکانی بۆ ڕای بکرێت ئەگەر کەسێک پێویستی بە نەشتەرگەریەکە بوو بێت دواکەوتووە ئەگەر کەسێک پێویستی بە قەستەر و باڵۆنێکە بوو بێت دواکەوتووە باش ینی بەگشتی ئەمانە هەمووی شەلەلە. ئەی حکوومەت بوو بیر ناکاتەوە بۆی کە بەجددی بێتە سەرخەت و ئەم کێشە هەستیارە چارەسەر بکە بە حەقەت. زۆر ڕاست ئێمە بە ئەرکی سندیکایی خۆمان هەستاوین و چی تریش بکرێ ناچارە بین بیگەین لە خەباتی مەدەنی ڕێکخراوەیی پیشەیی تاکو حکوومەت بتوانین بێتە سەرخەت چونکە هیچیان داوا نەکردوانی لە وڵاتان یاخود ئەگەر باسی کۆی عێراقی نێمە کە هەرێمێکی فیدرالی و ئێستا عێراق سیستەمی فیدرالی پەیڕەو ئەکات سەرۆک کۆمار پزیشکەکانی بان کردووە کارمەندانی تەندروستی بان کردووە ئەوەی کە زانیاریم هەبێ وەزیری تەندروستیشی بە ئامادەبوونی ئەویش لەم جەنگی کە بەرامبەر بە کۆرۆنا ئەکرێ و کارمەند و پزیشک لە خەتی پێشەوەن و وە لە هەموو جیهانا هەیە ڕۆڵ و ستایشی
ئەو دکتۆرانان بەرز نرخانەوە خۆ ئەم سوپاس و پێزانینەی کە ئەکرێت کە ناچێتە گیرفانەوە و پارە نییە بەڵام تەنانەت من سەرم سوورماوە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی ئەوەی تیانە بێ کە سوپاس و پێزانی لێ بکات بۆ کارمەندەکانی لایانی معنەوی ئەڵێۆژ ناکەین ئێمە داوامان نەکرد نابێ ئەمە داوایکەین خۆ شتێک نییە ناکرێت سندیکە هەموو کاتێک بێتە سەرخەت و بایکۆتکە و بەیان نامە دەرکا بڵە بۆ سپاسی ئەوان بە ئەرکی خۆیان هەڵەسن بەڵام هەندێک جار هەیە جگەل لەوەشی کە کۆمەڵێک شتی تر کە بۆیان کردوون وعدی ئەویان پێدراوە کە بە زۆرێک لە جۆرەکان کە هاوکاریان ببن کە کەستایش بکرێن کە زەویان پێ بدەن هەرچەنە من دڵنیام لەوەی هیچ کارمەندێک و هیچ پزیشکێک بۆ ئەوە کار ناکە کە زەویان پێ بدرێ وەڵام حەقی خۆشیان ئەگەر پێیان بدرێ و لە هەمان کاتیشە لە چەندین قەیرانی تەندروستی ئاواهی بەو شێوەیە کە ڕوبەڕووی وڵاتەکەمان ئەبێتەوە ئەوانن کە فریامانەکەون هەڵبەت هەموو دام و دەستگایەک تەنانەت لێرەشۆ جێگەی سپاسەکە سپاسی هێزەکانی ناوخۆ بکەین کە لە مانگەکانی ڕابردووە شانبەشانی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە ئەرک و واجبا بوون بەرامبەر بە خاک و نیشتیمان و ڕۆڵیان بەرز دەدەنخێنین لەبەرەوە ئومێد دەکەین لەوەی کە سەرەتایەتین ماف کە تەنها موچەکەی و داوای هیچی تریان نەکردووە بۆیان بکەن قیدەم و پێشخستنیان بۆ کردوون لە حکوومەتی ئیتیحادی بەڵام سەرەکی لای خۆمان نییە لە وڵاتان بە هەزاران شێوە و ڕێگە هەرچەند ئەوان معاشیان نەوەستاوەی ڕاستی بجەنابەت باسی ئەوەت کرد کە ئەم پەتایە کە ڕوبەڕووی هەموو جیهان بۆتەوە وازان وڵات نییە کە تیانە بە لێ ئێستاە بەڵام ئەولەویە دێسە لە وڵاتانە کەرتی تەندروستیە بە حەقەدیانی دکتۆر بەڵێ باسی جەنابەت باسی ناڕەحەتیەکان کە و بەدلەی لەبەرێکە من تەحەداکەم ئەگەر بتوانی لەبەری پیشەی خۆت نییە بەس بۆ نی ساعتێک تاقیکەیتەوە یاخو مەسەلەن ئەم ماسکەی کە بەدەممانەوە ئێستا منەوە لام بردووە لەبەری بتوانم قسە بکەم تۆ ئۆکسسیجین هەڵەمەژی و دووەمۆکسیدی کاربۆنەوەیتەوە ماوەیەکی زۆر نیو ساعتێ با بەدەمتە یا ساعتە بەدەمتەوە تۆ هەر دووەمۆکسیدی کاربۆن هەڵمژیتەوە لەگەڵ بزانم چۆن سەرت قورسەخنچێنەری لێ و جگە لەوەش هێشتا ئەوەی من زۆر ئاسایە کە من ئێستا ماسکێکی ئاسایی جیراحیم بەستووە بەڵام ئەگەر سەری هاوڵەکانمان بکەی کە لە خەتی پێشەوەن چ جۆرە جروبەرگ و بەدلێکیان لەبەر ماسکەکەیان کڵاوەکەیان فلتەرەکەی عینەکەکەی یعنی ئەو هەڵمەی کە ئیکا لە بەرچا ئەو هاڵاوەیەکی یاتۆ بەدەم بڕان پێ بکە لە وەرزی زستانیشە هەر ناخۆشت جگەکە لەکەمە پلەکانی گەرما ڕۆژ ڕاستە زۆر باشە دکتۆر ئێستا ینی ئێوەکو سندیکاکان بۆ نمونە چۆنڵی پەیوەندی تاوتان هەیە لەگەڵ پزیشک و کارمەندانی تەندروستیە ئێوە سندیکاکان ینی هەوڵێکیەوەتان نایەوە بۆ نمونە ڕاستە ئێوە مخاتەبەی حکوومەتەکەن بۆ داواکاریەکانتان مخاتەبەی وەزارەتی تەندروستیەکەن هیچ هەوڵێکیەوەتان نایەوە لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت ینی لە پەیوەندیدا بن بۆی کە تا ڕادەیەک ینی بێتە پێشەوە لەگەڵتانە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانتان ڕاستی من ئێستا ئەمڕۆکە هاتوون بە ناوی سەرجەم ڕێکخراوەکان و سندیکاکانی ناوەندی تەندروستی و قساکەم ممکنە لە شوێنێکەوە ئاگام لێ نەبێت کە هەوڵێک درابێ بۆی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت ببینرێەوە هەمیشەش یا بەڕێزیان یا خۆیان بە شۆن جۆرێک لە جۆرەکان لەسەر خەت بوون لەگەڵمان لە ئێستاشە ئەوە بیر نەچێ بەڕێزان ممکن ئەمە لەبەری باسی سلێمانیەکین مەشغوڵن بە هەندێک سەرۆکایەتی شاندێکی دیپلۆماسی یاخود ئەوەی دانوستان کار لەگەڵ بەڵێ حکوومەتە ئەڕوات و دێ ممکنە ئەوە هۆکاری سەرقاڵێکیان بوو بێ و بەڕاستی جێگری سەرۆکی حکوومەتیش تەنها کەس نییە کە بڕیار بدالەوە کۆمەڵێک دەسەڵات و ئەوانە هەیە ئەگەڕێتەوە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی سەرۆکی حکوومەتیش ئەمە گومانمان هەیە لەوەی کە بەڕاستی هەندێک لە زانیاریەکان وەکو پێویست نەگاتە لای خۆی بۆیە ئاوا خەمساردانە سێری ئەمە ئاکرێت چۆن زانیاریەکان بەڕاستی ناگاتە ینی لای بۆی ئەمە پەنامان بردوتە بەردەم دەسەڵاتی چوارەم بەڕاستی لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن و تەلەڤیزۆن و سۆشەڵ میدیا ئومێد دەکەین کە بیبینێ و بە زووترین کات ئەم حاڵەتە چارەسەر بکرێت یعنی خۆ هەموو توێژەکان پێویستیان بە مەعاش و بژێوی هەیە مادەم ئەو کەسە تەوزیف کردووە لەو جێگەیە فەرمانبەر و ئەرکی خۆی ئەبینێ ئەبێت جەنابی شت وەکو حکوومەت موچەکەی دابینکە ئیتر بە چ شێوازێک ڕێ ئەەکەون لەگەڵ بەغدایە هەندێک جار هەیە بەعزە
دەست پێشخەریە یاخۆگە نایبنێت تەنازولێکە لە پێناوی میلەتەکەی بکرێ ئەبێ بکرێت چونکە گەروانە بەم ئەزمونەمان لە هیچ ئەچێ خەڵک زەرمەند دەبێ هاوڵاتی جەنابەت باسێ کرد ئەوەی کە پێویستی بەم جۆرە چارەسەری لەم دقەیانە پێویستی بۆ جۆرە چارەسەری تر هەیە نییە کەسێرەکەی وڵاتێکە کەرتی تەندروستەکەی بایکۆت بکە ئومێدی چی لەکەیت کە تۆ برینار ببی تووشی حادیسەیەک ببی چێ فریاد ئەەکەوێ ئەمە خراپە بەڕاستی ومێ دەکەین بە زووترین کار لە ڕێگەی دڵنیاشم کە ئەمڕۆ کە لە ڕێگەی چکە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن لەوێ بوون ڕاست ومێ دەکەین ئەمڕۆ بینی بێتی و بتوانێت بە زووترین کار چارەسەری بکات. زۆر باشە ئێوە وەکو جەناب داماژت پێدا سەرجەم سندیکاکان ینی بڕیاریەوەتانەوە کە ئەم بایکۆتە بکەن بەڵام لە ناوەندە هەستیارەکانە نا پارێزگار و قایمقامیە دەمانش کە پێشتر ینی هەماهنگ بوون بۆ ڕاپەڕاندنی بەشوکارەکان و بەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تا چەند ئێوە مخاتەبەی ئەوانتان کردو بە دیاریکراوی پارێزگار هەر جاری پێشوو کە ئەمە یەکەم بایکۆت نییە لەم ساڵە ڕاستە بایکۆتێکی تریش کرا و بەڵام لە ماوەیەکی کورتە باش بوو کە هاتنە سەر خەت و موچەکەیاندا کە موچەکەش بدرێ یحتیادی ئەو پزیشکەش و کارمەندش بەڕاستی پاساوی نامێنێ ئەوش بۆ ئەوە بەڕاستی لە ماڵەوە نێ من دڵنیام ئەو پزیشکە و کارمەندێکی ئێستا لە ماڵەوەیە کە ناچار بۆ ئەوە بکە دڵنیام زۆری بۆ هاتووە وای کردووە هیچ شتێکیش لەگەڵ برسێتیان ناکرێ بەڕاستی بەڵام مرتاح نییە کە ئێستا لە ماڵەوە دڵنیام ومێ دەکات لێ بەیانی موچەکی پێ بدرێت گەڕێتەوە سەر ئیش و کارێکی خۆی خزمەتکە بۆیە ئێمە لەگەڵ قایم خامێتەکان و ئیدارە خۆجیەکان بە بەردەوامی لە کۆبوونەوە لە هەفتەی ڕابردووە لەگەڵ جەنابی قایم خام لە کۆبوونەوە لە ماوەی ڕابردووە لەگەڵ جەنابی پارێزگار ئێمە لە کۆبوونیان میشی سندیکاکان وایە کە لەگەڵ حکوومەت و دەسەڵات و ئیدارە خۆجیەکانە هەمیشە لە سەرخەت و بگرە تەلەفۆنی شخصیشمان لا یەکتری پەیوەندیەکە هەندێک جارێ بە نامەش کۆمەڵێک شت هەیە حلیەکەین مەسەن بۆ نمونە کەسانە مەشغوڵن ئێمەش بە هەمان شێ جاری وایە بە لە ڕێکی کورتەنامەکان و کۆمەڵێک بابەت یەکلاکەینەوە و چارەسەری ژەوە بە نەتیجەش لە مەسلحەتی با بڵین سلێمانی و یاخود ئیدارە خۆجیەکانە ئەوان بەدەستە خۆ پارێزگار یاخود قایم خام ئەوەی بەدەست نییە کە بتوانێت کە موچە بۆ تۆ دابینکە ئەویش مخاتەبەی سەر و خۆیەکە لەگە وەزارەتی ناخۆ قساکە وەزارەتی ناخۆ کە سیلێک مەراجع ئەویش ئەبێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ کە بە سەرۆکاتی حکوومەت بڵێ ینی ئەوەیە بۆی ئەوان ئەو لایەنە پەیوەندی دارانی نین بەڕاستی کە بتوانن موچەی ئەم منتیقەیە دابینکەن موچەی هەولێر و دووەکنێت بەتەشی دابین نەکەن بۆ نمونە ینی بەشەیەکی گشتیش هەر هەموو کارمەندان و پزیشکان لەو جێگەیانە سەر تاسەری کوردستان کەسیان معاشیان وەرنەگرتووە. دکتۆر ناچارم بەردەوام لەگەڵ جەنابەت چکە کاک جەبار تا ئێستا نەهاتۆتەیە لەوە چێگەر میوانێکی دیکە ئامادە بێت دوجار لەگەڵ تا ینی داخڵە بێت و گفتوگۆکەین بەڵام ینی بمبورەکە زۆری پرسیارەکان بۆ جەنابتەگەرمان دوو سپاس دەکەین ئێمەش بە هەمان شێوە دکتۆر سەنگەرجان ئەمەوە پرسم بۆ نمونە ئێستا ئەمڕۆ بایکۆتان دەست پێ کردو ئەم بایکۆتە بەردەوامە بێت تا حکومەت وەڵامەتەوە یاخود نەخێر ئێوەتانوێ هەڵوێستێکیکەی ئینسانی و مرۆڤایەتی بنوێنن بۆی کە پزیشک و کارمەندان بچنەوە سەر کارەکەی خۆیان تا ڕادەیەک بۆی کە چۆن فشارێک نەکەوێتە سەر هاوڵاتی ئەم شارەش لە ڕووی تەندروستیەوە بڵێ هەڵبەتە لە هەموو حاڵەتێکە کە ڕوو ئەدا حیواری خۆی ئەبێت و قسەی خۆمانە ئەبێت هەڵبەتە ئێمەش کە ئەگەر من سەرۆکی سندیکا و ئەمڕۆ لێرەم ئەوە بیر نەچێ منیش کە سوکارم هەیە و زەرمەندن لەم حاڵەتی ئێستا و دڵنیاشم لەوەی ڕێگە چارە ئەبێ بدۆزرێتەوە ئەگەر خۆمان خۆڕسکانە وەکو سندیکاکان بەرنمەیەک دابنین بۆ ئەوەی کە لایەنی کەم خەڵک نەمرێ و ئەوەت لەبیر نەچێ ساڵانی پێشوش تەنانە شوێنە هەستیارەکانیش داخران و سەرتاسەری ئەم شارە لە ڕێگەی فریاکەوتنی نەخۆشخانەی شۆڕشکە نەخۆشخانەی پێشمەرگەیە ڕاستە لێەوە توانیمان چارەسەری خەڵکین و دایان کێشەی کۆمەڵایەتی شەو لێەوە حل بچکە تۆ کە نەخۆشە کە ئەڕاتە جێگەیەک ممکنە چارەسەر ناکرێ ئینەری بۆ جێگەیەکی کە لەبەری بایکۆتی کردو ئەو کەسە یا ئەو شوێنە یا ئەو مؤسسەیە لەبەری معاشی وەرنەگرێت حەقی خۆیەتی ئەمیش حەقێتی و ئەویش حەقێتی سێرەکی لاانە کێشەی کۆمەڵایەتی لێبکەوێتەوە لەبەرەوە چارەسەر هەبووە لە کاتی خۆیان بەڵام ئەمی ئێستامان کە ئێستا باسمان کردووە و خیتابەکەشمان و بەلاغەکەشمان زۆر بە وازحیتیاتی هەتاکو موچە نەدرێ ناچنەوە سەر کار و کاروبارەکانی حکومی
لە ناوەندەکانی تەندروستی بەداخەوە قسەیەکەم بەداخوێنی بەڕاستی ڕاستە ئێوە وەکو پزیشک و کارمەندانی تەندروستیانی مافی خۆتانەوەکو جەناوت ئاماژەی پێدی بەڵام دوجار ینی هاوڵاتیش مافی خۆیەتی کاگەر پێویستی بە چارەسەر بێت و پێویستی بە فریاکەوتنی خێرا بێت ینی دەستی هاوکاری و مرۆڤایەتی بۆ درێژکرێ بۆی کە چارەسەر بکرێت. هەر لێدوانی ئێمە دیار بوو ئەمڕۆ کە قسەمان کردو من خۆم بەلاغەکەم خوێنەوە بۆ بەرامبەر بە کەناڵەکانی ڕاگەاندن باسی ئەومان کردووە کە نەخۆشخانەکانی چارەسەری کۆرۆنا لەگەڵ فریاکەوتن داناخرێن بەڵام هەر نیو سەعات دوای ئەوە 122 داخرا کە خۆیان بێنە دەرێن بەڕاستێمە ناتوانین بیان خواستی ئێوە نەبوو ئەوەی کەدا باسم کرد لە سەرەتایی لێوانەکەی ئەم ڕۆژکە دانیشت بەڵام دەسەڵاتتان بەسەریانە نەبوو کە ئەوان بەردەوام بن لەسەر کارەکەی دەسەڵاتەکە ئەبێ من چی بێ من بچم بەهێز و بە زەبر بی بە مەژور و ئەڵە من پارەم پێ نییە ڕاست یعنی زۆر شت هەیە لەوانەیە ئێستا جوان نەوێت لە ڕێگی کەناڵەکانی ڕاگەاندنەوە باز بکرێت یعنی ئەرکێکت پێست پێردووە کە بێ و ئیشانی خۆی بکات لە بەرامبەرەوە دەموچەکەی بەرێ بەدڵنیایی یعنی هیچ نەبێ لایانی کەم بە ئەم فترێ کەرتی تەندروستی وەریگرێتەوە بەرامبەر بە دوژمنێک وەستاوی نایبینی لاانێ من ئێستا لەگەڵ ئەم ستافە جوانە کە لێرە ئێمە دانیشتین بۆ خۆمان من لاانێ هەڵگری و ڤایرۆسە بووم بەڵام نیشانەکان میتیادارنەوە سەی هەشتا و دوی وەپی زانست و زانیارەکان کە باس ئەکرێ هیچ علاماتێکی تیانە ممکن ئێستا من توژم و چاکیش بووم تاگام لە خۆم نەبوو پێ لاانێ خەڵکی کەم توش کرده بێ ئێتۆ شەڕێک بەرامبەر بە تۆ هاتووە تۆ ئەبێ ئەو سپایەت پڕچەکەی شەڕی داعشمان کرد ئەگەر پێشمەرگە و بۆ ئیمکانێتە کەمە کە دوایتر چەک و ئەسلیحە و کۆمەڵێک شتمان بۆ ئەگەر بەڕاستی ئەگەر سوپاکەت پرچەک نەکرێ و خواردنی باش وەرنەگرێ و جلی باش و ئالیاتی باشی بە ناتوانە بەرامبەر بۆ شتانە بۆستێتەوە بەدەست نایێنێ ئەمە تەنانەت لە زانستی سەربازی ئەنجاورە تۆ لە زانستێکی ئاوەکەم ئەو دوژمنێکی شە بەرامبەرت ئەیبینی بەڵام ئەم ناشی بینی نایبینی ئەس جەنابەت لەوانە دە ڕۆژ پێش ئێستا لەرا مقابلەیەکی کرد لەسەر و ئاستنەوەستەوە ئەژی دە ڕۆژ ئەژی ئەو میکرۆبە نازانم بەداشەوە زۆر دکتۆر ئەمە ئەم بایکۆتەی کەرتی تەندروستی و کارمەندان و پزیشکانی تەندروستی لە ناوەندەکانی تەندروستی و نەخۆشخانەکان وهای کردووە ئێستا هاوڵاتی ئەوەی کە تا ڕادەیەک ینی متەمەکینە لە ڕووی داراییەوە یاخود بژێوی باشترە ڕووکاتە کەرتە تایبەتەکە لە بواری تەندروستیدا ینی ئەوانیش لە ئێسادا فشارێکی زۆریان کەوتۆتە سەر ینی ئەمە چارەسەرە بەڕای جەنابەت چکە بە حەقەت ئەوەی کە پاری پێ نەبێ ناتوانێت ڕووکاتە و کەرتە تەندروستی تایبەتانە و پارەیەکی زۆر لەوێ ینی سەرفکار لە پێناوی خۆیان زۆر ڕاستە ئەمە لە کۆبوونەوەی نزیکەی 4 ڕۆژ پێش ئێستا لە بارگای قایمقامێتی سلێمانی و لە کەڵبڕێز قایمقامی مرکزی سلێمانی کۆبووینەوە پێشنیاری ئەومان کرد کە ئێمە بەڕاستی لەوە باسمان کرد کە هەموو لۆدەکانی نەخۆشخانەی کۆرۆنا کە لەسەر با بڵین نەخۆشخانەکانی حکوومەت نەبێ بەرەکەوتنێکی زۆر ڕوئەدا پێشنیاریەوەمان کرد کە چەند جێگایەکی کە و چەند شوێنێکی کە سەر بەکەرتی تایبەتەن بخرێنە خزمەتی چارەسەری کۆرۆناوە و لێرەشەوە ئێمەش دیسانەوە جارێککە داوایان لێکین کە نەخۆشخانە تایبەتەکان کە جمەی یەت بەڕاستی دیارە نەخۆشخانەی باشن بۆیە وایە و هەم نرخەکانیشان باشە و خەڵکێک و هاوڵاتێکی زۆر ڕوئەکەنە ئەو جێگانە لە دوای نەخۆشخانەکانی حکوومەت هەڵبەت نەخۆشخانەکانی حکوومەت توانێت بڵێ چارەسەر بە خۆڕاییە و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ فەزلی حکوومەت بەڕاستی با لێرە شەو سپاسیان بکەین و لەم فترەی کۆرۆناشە بەڕاستی زۆر بە باشی هاتبوونە سەرخەت و بودجێکی باشیان سەرف کردووە بە پێی ئیمکانەتانی کە لە بەردەسا و سەرباری ئەو هەموو قەیرانە دارایی کە هەیە مەوجودە بۆیە ئەمە خۆمان بەڕاستی ئەومان پێخۆش نییە کە لەلایەکەوە قەتای حکوومیەکان دابخرێ ئێستا هەستەکەم ئەم جارە بایکۆتی ئەم جارە جیاوازترە لەوانی تر من نمونەم بۆێنێتەوە بۆ جاری سێمێڵێمەوە وای لێ هاتۆ خۆڕستکانە خۆیان دێنە دەرێ ناچارە بین ئێمە بە شێوازێکی تر هاوکاری ئەو جێگانە بین لە خزمەتی هاوڵاتیە لە وەختی هاوڵاتی بەڵێ تو ئێستا ئەمڕۆ 122 کە خۆی خۆڕستکانە هاتۆتە دەرەوە نەچۆتە ئەوێ بەیانی ینی جێگایشی دیکەی هەستیار ینی لەو چەیەک لە ناوەندەکانی کۆرۆنا بێ هەروەش ئەبیین کە شوێنەکانی چارەسەری کۆرۆنا کە ئێستا هەستیارترین جێگایە بەڕاستی هەستەکەین پزیشکەکان بە پاساوی جیاجیا کارمەندانی تەندروستی بە کاساهی جیا بێنە دەرێ وردە یعنی ناکرێ من هەم لە ڕیسکا بم لە مەترسیا بم
دوورکەومەوە لە عاتیفە و سۆزی باوکایەتی بەرامبەر بە مناڵەکانم یاخود بەرامبەر بە دایکم و باوکێکی پیر بچمۆ نەخۆشیەکەشان بۆ بەرمەوە بەرامبەر ئەوەش کە ماندوم و ئەرکی خۆم بەجێنم و چەشم نەی تێدەبەرەوە ناچارەوە بڵم کاکەوەرە دەرەوە دڵنیاش بە لەوێلانە دە کەسی کە و خزم و کەسوکاری کام پێ بە کاکەوەرە دەرەوەی حکومت ناداتێ من ئەدەمە خۆمە خەرە ناو ئەو هەم مەترسیش و هەم موچە ژوەر نەگری زۆر خراپە بووە میلاکەکانمان بەتاڵ بووە شوێنیانی بۆ پڕکردنەوەی میلاکانە ئەو بەدەست حکوومەتە سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتە معنیەکان کە وەزارەتی تەندروستیە بە پلەی یەک ئەوەیە کە بڕیار ئەدەن لەسەر ئەوەیەوە میلاکانە 17,000 ئەگەر غەڵت دەم پێما 27,000 میلاکێ لەو ڕقەمانایە تەندروستی بەڵە تەندروستی کە لە پزیشک و کارمەند سلەیمانی دکتۆر سەنگەر ئەوەشان شارەزای تاڵ خۆزگە حەزمە کرد کە برادران ئێکیشان لێرە بوونە چونکە هەر کەسەوە بەڵێ لەو ژمارانە ینی ژمارێکی کەم نێ چەند هەزارێکی زۆرە کە گەر ئابێت و ئەوانە پڕ بکرایەتەوە بەڕاستی کەرتێکی تەندروستی باشترمان ئەبر بەڕێگەوە لە خزمەتی خاوڵاتی ڕاستە لەوە دەسەڵاتی نەسەندیکە و نە هاوڵاتی و نە بەتەندروستی سلێمانیە بەڕاستی ئەی لە ئێستادا ئەو کەسانی کە پزیشکی خۆبەخشن یاخود لە بوارەکانی دیکەی تەندروستی خۆبەخشن ئەوانیش بایکۆتیان کردووە یا بەڵێ بەداخەوە لە ماوەی ڕابردووە ئەرکێک و ڕۆڵێکی زۆر باشیان بینی و ئێستا بەرەبەرە دەسان کردووە بە پاشەکشەی ئەوانیش ناڵم هەمویان بەڵام زۆری ئەوانیش بەو ئومێدە بوون وایان تەسەور کردووە کە ئەگەر بێت و من خۆبەخشی بکەم بۆ حکوومەت کاتێک کە تەعینات کراوە یاخود لە جێگێک و کە درزێکی دەرگای دامەزراندن کرایەوە ئەو لەوێت بۆ ئەوان بێ ڕاست بەڵام ئەوە هیچ دەنگۆیەکی نیوەکو پێویست ئەوانش دانەمەزران بۆ چکە من هەندێک ینی لەو خۆبەخشانە بە تایبەتی یەک دوورا دەرەناسم ینی وازیانێناوە سەر لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکان دامەزراون و موچەی خۆی وەرەگری و دەوامی خۆیەکە ئاسایی بەڵێ لەو حاڵەتانە زۆر بۆ ئێمە گەر بگەڕێنەوە بۆ قەیرانی دارایی و هەم قەیرانی دانەمەزراندنی ئەم کارمەند و پزیشکە کارمەندی تەندروستیانە قەیرانی تری بە دوای خۆیان هێناوە شوێنی بەتاڵی دروست کردووە پزیشکەکە ناتوانێت بچێ ژیانی خۆی دابین کا لە جێگەیەکی کە زۆرێک لە ینی ئەمانە نازانم پلانی ئەوێ ئێمە وەکو سندیکاکان هاوکاری حکوومەت ئەبین نوێنەرێکیان لەگەڵمان دابنیشێ بە دڵنیایەوە گەینە ڕێگە چارە چونکە هیچ شتێک نییە چارەسەری بۆ نەکرێ هیچ شتێک نییە کۆتایی پێنێ تەنانەت تەمەن و عمر کۆتایی پێێنی لەبەرە کۆرۆناش کۆتایی پێێت و ئەم قەیرانانەش ئەبێ کۆتایی پێش بەسەر و ینی مەترسیە گەورەیە بەدەستێنین چکە بە حەقەت ینی ئەوەی کە هەیە پلانی حکوومەت لە پێشوو سەرکەوتوو بەڕاستی بەڵامنی کە قەیرانی دارایی هاتە سەر و ینی ڤایرۆسەکە لە هەڵکشانێکی خێرادا بوو لە ماوەی ڕابردوو ئەو تا سیانی قەیرانەکان قوڵترە بنەوە باش ینی بۆ نمونە ئێستا گەری و بەیانیژە بەردەوام لەم بایکۆتە ئەگەر نەخۆشخانەکانی کۆرۆناشی هاتە سەر ینی ئەو کاتە مەترسێت جدیەکە ئەو کاتە دەستپێکە دکتۆر بەڕاستی ینی خەتەرەکە لێوە دەستپێکە کەی تر هەم وەکو خۆشتان ئاماژەی پێێن تا ڕێژەی هەڵکشانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێسادا زۆرە و تەوەقع ئەکرێ هەموو ماڵێک تایە بێ بەڵام درچی پێ نەکردی بێ هەستی پێ نەکردی بێ دوجار کە تۆ کەرتی تەندروستی و ئەوها شەلەل پێهێنابێت و ئەوانشی کە ئێستا خزمەتەکەن لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا دامانش پاشەکشە بکەن ئێوە نەخۆشخانەی کە ئێستا پێویستیان بە ئۆکسسیژینە پێویستیان بە چارەسەرە ئێمە ڕاستی بەدیل چێ بۆ یانێ بڕوا بکەنەوە تەنها پێیوەست نییە بە بابەتی کۆرۆناوە بەڵام ئەوەی لە کاتی کۆرۆنا بەڵام لە کاتی کۆرۆنا سەرجەم ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕووی مرۆڤایەتیە بنەوە ڕۆژانن مناڵێک تووشی ئەنفلۆنزایەکی وەرزی ببێ مناڵێک تووشی سکچون و ڕۆژانەوەی بگە لەم گەرمایی ئێستایا گەورەیەک تووشی تەسەمومێک ببێ بۆ بە ناچاری یامەکە مەسەنداکیشی دووجیا مناڵی ئەبێ کە ڕووی کردە خستەخانەکە و پزیشک و کارمەندی پێویست نەبوو ژیانێکێتە مەترسیەوە سەربارە کۆرۆناشی بێتە سەر بۆیە بابەتەکە زۆر زۆر جددیە دیسان وەجارێکی کرد تیشکە خەمەوە سەری خۆیان دێنە دەرێ دەسەڵاتی ئێمەشان نامێنێ تا ئێستا کۆنتترۆل لە دەست دەرنەچۆ لە دەسەڵاتی سندیکەکان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئاواهی بڕوات خۆڕستکانە خۆیان دێنە دەرەوە کاتە پێمان چارەسەر نابێت بۆ هاوڵاتی زەرمەندیەکەمێ و دیسان و پزیشک و کارمەندەکانیش هاوڵاتی ئەم نیشتیمانە باش ئێستا ئێمە ئەو باز لە گرفتە ئابوووریەکە ئەکەین کە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە لە نێویشیاندا پزیشک و کارمەندانی تەندروستی بینە سەر
ئاستی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا کە هەمومان نەزانین و هەمومان جۆمان لێتی و ئەیبینین لەسەر شاشەکان و لە سەرڕوپەری سوۆسیال میدیا ئەنی کە بە حەقەت ئەمە بەردەوام لە هەڵکشاندایەوە بەرپرسانی کەرتی تەندروستی ئەم شارە و هەرێمی کوردستان ئاماژە بوادن کە ڕۆژ بە ڕۆژ قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا بەرەو مەترسیە ڕات و مەترسیەکەشی زیاتر بێت لەسەر هاوڵاتیان. ئێستا مەترسیەکە لەکوێدایە دکتۆر؟ زۆر بووە، نەخۆشەکان زۆرن، چارەسەرەکان باشن یا چۆنە؟ هەر لێدوانی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی باسی ئەوەی کرد کە ئامارێکی زۆریەوە باز لە 50,000 کرا. ئەم بەڕاستی وەکوی کە باسەکە هەر دە کەسێک کە هێت پشکنینی بۆ ئەکرێ سێ کەسیان هەیەی کەواتەوە 50,000 ئەگەر سێکی بە معدلی سێشیان دروست کرد بێ بزانە چەند ئەکات، یعنی ژمارەکە بە هەڵکشانێکی زۆر زۆرە ئەڕوا و دیسانە ئەو ژمارەیە زەربی سەی تری کەرەوە ئەگەر ئاواهی بێ ئەگەر لە ساسی حساب بکەین کەواتە تۆ دە کەس ئەهێنی و کە گومانی ڤایرۆسی کۆرۆنا لێکی سەرەکەی سێ کەسی هەیەی ئەگەر زیاتریش نەبێت. ئەمان ئەمە بە شێوەیەکی گشتین جێنە هەندێک دانە لە هەندێک شەن چوبێتە لە دە کەس حوتی هەی بوو بێ. حەز ناکەم باسی جێگەکان بکەم چکە پێویست ناکات، بەڵام بە شێوەیەکی گشتی مەترسیەکە هەیە. باش ئێمە چی بکەین لەم حاڵەتەیە؟ ینی ئەمە سەرەتاکە هاتین هەموو ناوەندەکانی تەندروستی یاخود قەتاعی تەندروستی کە هات پلانێکی زۆر باشی دانا و بۆ 15 ڕۆژیش هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە سلێمانێت تۆمار نەکرا. ڕاست. بەڵام دواتر کە جژنی ڕەمەزان هاو و بەریەکەوتنانێک کە لە شەوانی ڕەمەزان ڕوویدا دواتر نازانم ئەگەر گەشتیار و ئەوانە هاتبن لە شارەکانی تری عێراقەوە من بەڕاستی ئەوە ناتوانم قسەی لەسەر بکەم چۆ هیچ ئامارێکم لەوە لەن و لایانی پەیوەندیدار نیم من بەو ئامارە. هەڵکشانێکی زۆر سیر دروست بوو و ڕقەمەکان زۆر خێرا زیادیان کرد و هەندێک شار هەیە بە تەواوەتی شارۆچکە هەیە، شارەدێ هەیە بە تەواوەتی کەرەنتی نەکرا، هەندێک ناوچە هەیە لە کوردستانە چەند گەڕەشێک کەرەنتی نەکرا. یعنی هەمە قسەکەر بە تابەت خۆ هەر لە سلێمانی وەڵام لە سلێمانی ژمارەیەکی زۆر و هەڵکشانێکی زۆر هەیە لەسەر ئەو بابەتە. تا ئەم دەقەیەش لەسەر تاسەری جیهانە هیچ ڤاکسینێک نییە بۆ ئەوانەی کە توش نەبوون پێشەوەی توش بم تاوانە ڤاکسین بۆ ئەوەیە کە تۆ توش نەبووبی لە خۆتی بی نەک بۆی کە توش بووبی تجاوەری بۆ ئێمە باسی ئێستا لەوە ئەکرێت کە پلازمای نەخۆشە چاک بۆکان لەبەرەوە دژەتەنانەی تایە بدرێت لەو نەخۆشانەی کە نیشانەکانی لە سەرەتا یا دەرەکەوێت فریانەکەوێتەوە زانست باسی ئەوواکە کە فریانەکەوێ بڵێ بانگوازێکیش کرا بۆ خۆشانی بەڵێ خۆشبەختانە خەڵکی سلێمانی هەمیشە بەڕاستی پێشنگ بوون لەوە ینی دایمە بەدەنگ شاری خۆیانەوە هاتوون بەڕاستی شاری هەڵمەت بوون شانازیەوە بەڵێ بە دڵنیایی وەدەست جێگەی خۆتی سپاسی هەموو ئەو بەڕێزانە بکرێت کە خۆیان توشبووی کۆرۆنا بوون و معاناتێکی زۆریان هەبوو دەردەسەرەکەیان بینیوە کە خۆیان بە قاچی خۆیان چن بەبێ هیچ بەرامبەرێک پلازمای خۆیان ئەبەخشن کە هەموو نەفرێک پێم وابێ بۆ 4 کەس دەتوانن بەکار بێت گرنگەوە بەڵێ لێسادەوە باشانی و جێگی دڵخۆشیە بە دڵنیاییەوە بەڵام ئومێد دەکەین هەر توش نەبن باشترە. بەڵێ ڕاستە. دکتۆر ئەی ڕێژی چاکبوونەوەکان بە پێوزانیارانی کە هەت بێ دڵیان خۆش کردین دوێنەوە فێرێ بەڕاستی ئێمەش هەر لە سەرچاوەکانی تەندروستیەوە ئێمە سەیری ئەو حاڵەتانەکەین چونکە لە ناوەندی تەندروستیەوە ڕێک لەو جێگەیەوە وتەبێژی وەزارەت یاخود برا بە ڕێزەکانم لە تەندروستی سلێمانی لێەوە بڵایەکەنەوە کە 432 کەس چاک بوونێتەوە و ئومێ دەکەین کەسی تر تووشی ئەو نەخۆشیە نەبێت و کۆتایی پێبێت و ئومێ دەکەم بە زووترین کات وا چەند شەریکەیەک لەسەر خەتن کە ئەگەر بێت و هیچ کێشەیەکیان بۆ دروستنەوە لە 2 مانگی داهاتووە کە بچینە سەرەتای مانگینەوە هەندێک شەریکاتی ئەڵمانی و جێگەی تر کە بتوانن کە دەرمانەکەی پیاکەن و ڤاکسین بدۆزنەوە لەسەر ئەم وەبا ئەم نەخۆشیە و بەرۆکی هەموو جیهان و کوردستان بەربا بە ئیزنی خۆ بۆ هیواین. دکتۆر ئەو قەیرانی دارەیە ڕاستە ئێستا ئێوەی پزیشکان و کارمەندانی تەندروستی وا لێ کرد کە بایکۆت بکەن کەلوپەل و پێداویستیەکان هەیە بە تایبەتی ئۆکسسیجین کاڵن زۆر گرنگە لە ئێسادا کە بۆ نەخۆشەکان بێت کاریگەری نەکردوە سەر ئەوە نەخێر هەیە حقت با گەژبینێکیش بین بە هاوڵات ترسیان نەبێت. بەڵێ هەیە هەموو ئەو شتانی کە باس کرایانی من دڵنیام لەوەی کە لە لێدوانەکانی کا لە کەسانی بەرپرس لە تەندروستی دامە باسی ئەویان کردووە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە هەندێکیان تیاتە و نیشانەکانی تیا دەرناکەوێت ممکنە توش بیت و چاکیش بیتەوە هەندێکی تریان
مەسەلەن بۆ نمونە لە پلەی گەرمات بەرزەبێتەوە، بۆ نمونە تووشی تەنگە نەفەسیەبی، بۆ نمونە تووشی کۆکە ئەبی، بۆ نمونە ئاڕازەکانی کەوام لە هات وانی وای لاتۆ تەسەڕەکەم مناڵێکی جستە بیزانێ سپاس بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و کەرتی تەندروستی کە هەمیشە هۆشیاری ئەدەن و مولانی پەیوەندیدارەکان بۆ بابەتە. بەڵام بەنەتیجە با بڵین هەموو ئاڕازەکانە لە یەک ناچێت. هەنێکی تیا هەیە ئەگاتە مەرحەلەی ئەوەی کە پێویستی بە ئامێری هەناسەدانە. ئەم ئامێری هەناسەدانە ئینشەڵڵا کەس نەگاتە ئەو مەرحەلەیە، چونکە ئیتر ئەو ئاخر خۆناغە. یعنی ئەو نەخۆشەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبێ کە ئامێری هەناسەدان خستە سەر ئەوە بەوە هەناسە بە ئامێرێکی میکانیکی، ئەمە بۆ خۆی جێگەی مەترسیە. ڕاست ئەجینا ئامێری هەناسەدانیش هەیە و خۆشبەختانە زوربەی ئۆکسیجینی ژەیە و زوربەی خۆشحاڵێ باڵێ بە دڵنیایە و سپاس بۆ هەموو برادەرانمان لە کەرتی تەندروستی و هەموو ئەو کەس و لایەن و پەیوەندیدان لە حکوومەت و لە دەسەڵات کە توانیویانە تەنانەت لە ئیدارە خۆجێیەکانیش کە پابند بوون و ئیلتیزامێکی دڵسۆزانەی نیشتیمان پەروەرانیان هەبووە بەرامبەر بەو بابەتانە. تەنها گرفتی ئێمە لەگەڵ حکوومەتە ئەو هەیە کە موچەی فەرمانبەرەکان چارەسەر بکەن. ئومێدی ژەکەین بەڕاستی من بەڕاستی لەبەرەوەی لە سلێمانیم و سەرۆکی لە قیسلانی سندیکای پزیشکانی دانی کوردستان و زیاتر لەسەر ناوچەکەی خۆم قساکەم و هەمیشە لایەنی پەیوەندیدار تەنانەت لایەنە سیاسیەکانیش من ئومێد دەکەم لەسەر کردایەتی نوێی یەکێتی و هەمیشە لەسەر خەت بوون بە تایبەتی هەندێک هاوکاری جدی حتا مادیش جگە لە کەلوپەل و پێداویستی لە ڕێگەی دەستگا خێرخوازیەکانی مام و هەموو ئەو کەسایەتانی کە لەلایەنە سیاسەکانە ڕۆڵی بەرچاو ئەبینن هاوکاری کەرتی تەندروستیان کردو لە پێم وابێەوەی کارگی ئۆکسسیجینی شەر هاتێتە پێشەوە سەرۆکانی هەموو چارەسەرکەن. دکتۆر سەگەرجان من سوپاس دەکەم ئەمێ دوا پەیامت بە تایبەتی بۆ کەرتی تەندروستی و لە نێویاندا کارمەند و پزیشکانی تەندروستی بۆی کە ڕاستە سەما حەقی خۆیانەوە هەڵوێستێکی جدی وەریانگرتە بەرامبەر بە حکوومەت، بەڵام دوجار لە بەرامبەری شاهاوڵاتی هەیە و هەستە مرۆڤایەتەکە هەیە کە ئەمە پێویستە لە ڕووی تەندروستیەوە خزمەتی باش بکرێن بۆ پزیشکان و کارمەندان و بۆ هاوڵاتیانیش دواپەیامی خۆت بگەێنی و بە دیاریکراوی لەسەر ئەم بایکۆتەوە خزمەت گوزاریەکانی تەندروستی بە دڵنیایەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی شارەکەم شاری سلێمانی بە هیچ شوێک دەستبەرداریان نابین و پلانی خۆمانمان ئەبێ و ئومێد دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی یەکەم کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئومێد دەکەین ئەگەر تا ئەمڕۆ زانیارەکانە دۆکو پێویست لە ئامار لە توشبووان لە کارمەندانی تەندروستی توشبوو لە پزیشکانی توشبوو لە هەموو پسپۆڕ و جیاکان بە تایبەتی لە کاتی ئێستەیە ئەگەر پێی ناگات کایە ئەوە ئێمە قسەی خۆمانمان کردو بەرپرسین بەرامبەر بەو داتا و ئامارانی کە باسمان کرد. سندیکاکان ڕۆڵی خۆیان نەبینن ناکرێت ئێمە دیفاع لە توێژەکی خۆمان نەکەین و چارەسەری گونجاویش بدۆزینەوە بە هەموو لای هەر کاتێ حکوومەت لایانی پەیوەندیدا لە دەسەڵات پێویستی بێ و لەگە سندیکاکان دانیشێ پاژەوەی کە موچە ئەدرێ ئێمە ڕێگەی چارەی گونجاودا ئەنین و بە گفتوگۆ بە مشاوەرە لە ناو هەرومانە ئەگەینە دەرئەنجامێک و بگەینە بەڕی ئەمان و کۆتایی بەم خەیرانانە بێت و سی ڕۆژارێک موچە دابش بگرێ لایانی کەم کە کەرتی تەندروستی ئیفلیج نەبێت چونکە هاوڵاتی زەرمەند دەبێت و کارمەندەکانیش و پزیشکەکانیشمان دیسانە ڕۆڵی ئەم نیشتیمانن و ئەندامی ئەو خێزانن کەم کۆمەڵگەیان پێکێنەوە. ئێمە پشتیوانین هەم بۆ حکوومەت پشتیوانین هەم بۆ ئەندامەکانی خۆمان و هەم خەڵکی خۆمان و شارە خۆشەویستەکەی سلێمانی لە یاد ناکەین. هیوادارین نمونەتان زۆر بێ، هیوادارین کارمەند و پزیشکانی تەندروستی پارێزراو بن لە بەرەی پێشەوەی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هۆیەدارین هاوڵاتیانی ژیانی پارێزراو بن و بە تەندروستیشی باشەوە هەمیشە ژیان بکەن. سوپاس بۆ دکتۆر سەنگەرسەر چۆڵجەلال سەرۆکی سندیکای پزیشکانی دان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەین. دووبارە بمبورە کە میوانوەکەمان کاک جەبار نەیتوانی بۆ هەندێک هۆکار ئامادە بێت کە من لە سەرقاڵن بە ئیش و کارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دڵنیان لە نەخۆشخانەکان ئێستاکە ئەرکو واجبی خۆیان هیواداری نەموو لایەک سەرکەوتوو بێ. سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێزی پانۆراما ئەڵقەی ئەم شەوتان پێشکەش کرا. هیوادارین هەموو لایەکتان ساغ و سەلامەت و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.